بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە، سڵاوتان لێبێت بەڕێزان. کشانەوەی هێزەکانی رووسیا لە کانتۆنی ئەفرینی خۆراوی کوردستان کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە. فەرماندەی هێزەکانی یەپەگەش ڕایدەگەنێت رووسیا خیانەتی لێکردوون. هاوکات تاکو ئێستاش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵوێستێکی یەکلاکەرەوەی نەبووە بۆ ڕاگرتنی هێرشی تورکیا بۆ سەر ئەفرین. بە میواندارێک لە بەڕێزان لە لەندەنەوە عەبدوڵڵا حەوێس، ڕۆژنامەنووس لە دیسکی خۆرهەڵاتی ناوەڕاستی سایتی BBC، هەروەها لە شاری سلێمانیەوە دکتۆر ئومێد ڕەفیق، سەرۆکی سنتەری لێکۆڵینەوەی ئایندەی تاوتوێی ئایندەی کورد لە سووریا لە نێوان سیاسەتی ئەمریکا و رووسیادا دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. شانەوەی رووسیا لە ئەفرین کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە. فەرماندەی گشتی یەپەگەش دەڵێت رووسیا خیانەتی لێکردوین. دوای هەڵگیرستنی شۆڕشی گەلانی سووریا دژی ڕژێمی بەشار ئەسەد لە ساڵی 2011 هێزە کوردیەکانی سووریا بە سەرکردایەتی پێدا توانیان ناوچە کوردیەکانی خۆراوی کوردستان کۆنتڕۆڵ بکەن. هێزە کوردیەکان لە ساڵی 2014 سێ کانتۆنیان لە خۆراوی کوردستان دروست کرد کە پێکاتبوون لە کانتۆنەکانی کۆبانێ و جەزیرە و ئەفرین. کانتۆنی کۆبانێ و جەزیرە بەیەکەوە بەستراونەتەوە، بەڵام نەتوانرا کانتۆنی ئەفرین بە دوو کانتۆنەکە ببەسترێتەوە و ئێستا لە نێوان کانتۆنی جەزیرە و کۆبانێ لەگەڵ ئەفرین سوپای تورکیا و هێزی دیکەی سووریا بوونیان هەیە. دوای قوڵبوونەوەی قەیرانی سووریا و هاتنی هێزی سەربازی ئەمریکا و رووسیا بۆ وڵاتە، ناوچە کوردیەکانیش لە نێوان ئەم دوو هێزە دابەش بوون. هەرێکە لە کانتۆنی جەزیرە و کۆبانەی هێزەکانی ئەمریکای لێو بە ناوچەی نفوزی ئەو وڵاتەدا دەنرێت. هەرچی کانتۆنی ئەفرین شە هێزەکانی رووسیا لێ نیشتەجێ بوون. دوای هێرشی تورکیاش بۆ سەر ناوچەکە پاشەکشیان کرد. لە کاردانەوەی پاشەکشەی رووسیا لە ئەفرین و پشتگیری نەکردنی هێزە کوردیەکان دژی تورکیا، فەرماندەی یەکینەکانی پاراستنی گەل ڕایگەیاند رووسیا خیانەتی لێکردوین. سیپان حەمۆ، فەرماندەی یەپەگە، لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد ڕایگەیاند رووسیا ڕێگەیدا تورکیا هێرش بکاتە سەر ئەفرین و بەوەش خیانەتی لێکردن و ستەمی لە کوردانی سووریا کرد. دوجار رووسیا لە نێوان کورد و تورکیا هەڵبژارد و وەک چەندین جاری تر لە مێژوو پشتی لە کورد کرد. دیارترین نمونەش پشتکردنی رووسیا بوو لە کۆماری کوردستان لە مەهاباد لە کۆتایی سلەکانی سەدەی ڕابردوو. دوای پشتگیری رووسیا لە تورکیا بۆ هێرشکردنە سەر ئەفرین، ئێستا ڕخنە لە سیاسەتی ئەمریکاش بەرامبەر ئەفرین دەگیرێت. هەڵوێستەکانی ئەمریکاش لەنەوە وەزارەتی دەرەوە و بەرگریدا جیاوازی هەیە. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی حکومەتی تورکیا بڵاوی کردەوە وەزارەتی بەرگری ئەمریکا هۆشداری داوەتە هێزەکانی یەپەگە ئەگەر لە ناوچەکانی کۆبانێ و جەزیرە جوڵە بکەن بەرەو ئەفرین، پشتیوانی ئەمریکا لەدەست دەدەن. هەرچی هێزە کوردیەکانە ڕۆڵێکی گەوریان لە شەڕی دژی داعش گێڕا و ئەمریکاش لە کانتۆنی جەزیرە و کۆبانێ پرچەکی کردوون، بەڵام تاوەکو ئێستا ئەمریکای چەنگاوێکی کردارینە ناوە بۆ ڕاگرتنی هێرشی تورکیا بۆ سەر ئەفرین. مەترسیەوەشەیە لە ئایندەیەکی دوورمەودادا ئەمریکا پشت بکاتە کورد تا شێوەی رووسیا. تاوانبارکردنی رووسیا لەلایەن بەرپرسانی کورد لە خۆراوی کوردستان بەوەی خیانەتی لە کورد کردووە لە کاتێکدا چەند مانگێک لەوەبەر دوای ئەنجامدانی ڕیفراندۆمی باشووری کوردستان بەشێک لە بەرپرسانی کورد ئەمریکایان بەوە تاوانبار کرد پشتی کردوتە کورد و لە نێوان عێراق و هەرێم عێراقی هەڵبژاردووە.
دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ئەگەر سەرەتا بچین لای کاک عەبدوڵڵا لە لەندەنەوە. کاک عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بە بۆچوونیەوە دوای هێرشی تورکیا بۆ سەر عەفرین هۆکاری چیە کە رووسیا لە کانتۆنی عەفرین کە بە ناوچەی جێنفوزی رووسیا دەدەنرا لە ناوچە کوردیەکان پاشەکشەی کردووە ئێستا بەرپرسانی کورد باز لەوە دەکەن کە رووسیا خیانەتی لێ کردو. ڕاستیەکەی ئەوەیە کە باس کرد عەفرین کورتەیە رووسیایە وەک دەرکەوت کە رووسیا 300 سەرداریان سەربازیان هەبوو پاشەکشەیان کرد. بەڕای من هۆکارێک لە سیاسەت پۆلیتیک یان ئەو وڵاتانە سیاسەتی دەگرنەوە هێزێکی و پۆلیتیکی تورکیا زۆر بۆ رووسیا و هەم بۆ ئەمریکا. بۆیە بەڕای من رووسیا دوو هۆکاری ڕێکی ئەوەیە کە خۆیان دانێت لەگەڵ عێلاقەکەیان قوڵ بەرامبەر عەبدوڵڵاگیان. بەڵێ یەک گرفتێکی بچووک لە دەنگی بەڕێستانەیە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز تاوکارانم ئەو گرفتە چارەسەر دەکەن دەگەڕێمەوە وڵاتان. کاک دکتۆر ومێد دەگە بینە لای بەڕێستان سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. سەبارەت بە مەسەلەی پاشەکشەی رووسیا لە کانتۆنی عەفرین و مەسەلەی تۆمەتبارکردنی رووسیا بەوەی کە خیانەتی لە کورد کردووە خوێنەوەی بەڕێستان بۆ پاشەکشەی رووسیا لە ناوچە کوردیەکان و پشتگیری تورکیا لە ئۆپراسیۆنەکەدا چییە؟ بەڵێ زۆر سوپاس سڵاو بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکەتان. دیارە ئەوەی کە ڕاگەاندراوە ئەوەیە کە رووسیا بە شێوەیەکی ڕەسمی دژ بەوەیە کە نائارامی لە سووریا و لە ناوچەکەیە دروست بوێ و ئەوەش کە دوێنێ هەبوو ئەوەیە کە رووسیا بە جۆرێک لە جۆرەکان نایەوێت دەستێوەردانی ڕاستەوخۆ بکات لەوەی کە یان دەست پێشخەری بکات بۆ هاتنناوەی هێزەکانی تورکیا بۆ عەفرین یان بۆ ناوچەکانی عەفرین بە شێوەیەکی گشتی. پێچێ تاوان زەمینە سازیەکانی ئەو ڕێکەوتنەی کە باسی لێواکرێەوە ئەوەی کە با بڵین هێزەکانی پێ دەباسی ئەوواکەن کە خیانەتان لێکراوە زەمینەی ئەو ڕێکەوتنی نێوان تورکیا و رووسیا گەڕێتەوە بۆ مێژوویەکی پێش ئەم با بڵین دەستێوەردانی کە ئێستا هەیەیان ئەم هێرشەی کە ئێستا بۆ سەر عەفرین هەیە پەیوەندی بە و باردۆخە هەیە کە پێوتێت دەستێوەردان لە ڕۆژئاوایی ڕووباری فورات و ئێستاش کە بەرەو ینی ئەو دەستێوەردانی کە لە ئیدلب کرا پێشووتر و ئێستاش کە نیاز هەیە ئەو ناوچەی ڕۆژئاوای کوردستان هەمووی داگیر بکات کە مەساحەیەکی فراوانە بۆ ئەوەی کە هەر سێ کانتۆنەکە بە تەواوەتی لە یەکتری دابڕێ بە تایبەتی کانتۆنی عەفرین لە دوو کانتۆنەکەی تر دابڕێ. پەیوەندی بە کۆمەڵێک فشارەوە هەیە کە تورکیا ڕەنگە بەدەستیەوە بێت و بەکاری هێنابێت دژ بە رووسیا لە گرنگترینیان وەکو ئەوەی کە من متابعام کرد لە ئیعلامی تورکیەوە ئەوەیە کە تورکیا باسی لەوە کردو ئەگەر رووسیا ئەم هاوکاریەی نەکات دوور نییە با بڵێن لانی بازرگانی و ئابووری لەگەڵ تورکیا لەگەڵ رووسیا بە تەواتی بپشڕێنێ و فشارێکی گەورە لە ناردنە دەرەوەی غازی رووسیا لە ڕێگەی تورکیاوە بک بۆەوەی کە نەهێڵێت غاز لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکەوە ئەوی اتفاقیاتە ئابووریانەی کە پێشتر لەگەڵ رووسیا کردبووی هەڵی بۆشێنێتەوە و ئەبێ وەشمان لەبیر نەچێت کە ئەمریکا و رووسیا و بە هەماهەنگی لەگەڵ ئێران و تورکیا ڕێکوتنیشان هەیە ڕاستی لەسەر دابشکردنی جوگرافیا و وزەی ڕۆژئاوای کوردستان و بەپێی ئەو ڕێکەوتنە پێشوەختە رووسیا ڕاستی ئەو منتیقەی کە ئێستا ناوی منتیقەی ڕۆژئاوای ڕووباری فورات و ڕۆژهەڵاتی ڕووباری فوراتە دابش کرابوو بەسەر رووسایە چونکە ئەو منتیقەیەکی دەوڵەمەنە بە وزە بە تایبەتی بە نەوت. بۆیە پێم وایە ئەم ڕێکەوتنەی ئێستا کە لە ڕووی سەربازیەوە رووسیا ڕێگەی داوە بۆی کە تورکیا بێتە ناو خاکی سووریان پەیوەندی بە و ڕێکەوتنەوە هەیە کە لەسەر وزە لەسەر ڕۆژئاوای کوردستان کراوە. بەڵێ ینی بەڕێستە ناوە کارەکەی ئابووری دەبینن ئەوەی کە ئێستا رووسیا کشاوەتەوە تورکیا هاتووە ینی رووسیا ڕێگەی پێ ئەو کارێکی تەنە ئابووریە ئەوەی کە غازی سروشتی کە لە تورکیاوانە دەکرێت بۆ
رووسیا فشار دروستکە یاخود خۆراوی کوردستان ینی وزەکە بۆ کامیان دەبێت لە داهاتوودا کە بەڕێزە دەڵی زیاترەوە کارەکەی وزەیە. بەڵێ بەتەکید بۆ بە قازانجی رووسایە بە دڵنیاییەوە چونکە رووسیا و بەریانانەکات لە ئایندیا لەوێ. طبعا ئێستا ئێمە لە ڕووی سیاسیشەوە گەر لەگدانەوەی بۆ بکەین پەیوەندی بۆ هەیە کە سووریا خاوەنی بڕیار نییە بەڕاستی ئەگەرنا لە هیچ عرفێکی نێودەوڵەتیان نییە کە دەوڵەتێکی دراوسێ یا ڕژ بکاتە سەر خاکی وڵاتێکی تر بەبێ ئەوەی کە پرسی پێ بکرێ بەبێ ئەوەی کە ڕەزامەندی وەربگیرێ و بەبێ ئەوەی کە ئەو پشتێنە ئەمنیە ئیتفاقی هەردوو تەرەفەکەی لەسەر بێ کە ئێستا ڕوویاوە. بەڵام ئەمە پەیوەندی بەوە هەیە کە رووسیا بە شێوەیەکی جەنتڵمانانە و خۆی بە خاوەن و بە بڕیاردەری سەرەکیە زانێ لەو منتیقەی کە ئێستا تورکیا هجومی کردوێتە سەر و ئەمە وای کردووە کە لە ڕووی سیاسیەوە دەوڵەتی سووریا یعنی دەوڵەتێکی بێهێزە و رووسیا خسوێتەوە سەر پێ ئێستا گەر هەناسەیەکی تاما بێ ئەمە وای کردووە کە رووسیا بەی شێوێک نەپرسی پێ بکوە نە لەگەڵ ئەوەیە بێ کە خاوەنی بڕیار بێ لەسەر زەوی خۆی و لەسەر سەروەری خاکەی خۆی. بۆیە لە ڕووی سیاسیەوە دەوڵەتی سووریا دەوڵەتێکی لاوازە و ئەوەی کە تەحکومەکە بە ئەو بڕیارە چارنووسسازانی کە پەیوەندی بە خاک و سەروەری سووریا هۆی ئەمە رووسایە و ڕەنگە ڕێکەوتنی ژێربەژێری شەبێ لەگەڵ ئەمریکایە چونکە ئەمریکا بێدەنگە لە ئازدەوە لە کاردانەوەی سەرەکی ئەمریکا لەسەرم بابەتە ئەوەیە کە ئەوان لە ناوچەی عەفرین و لە ڕۆژ ئاوایی ڕووباری فرات بەی شێوەیەک عملیاتیان دژ بە داعش نەکردووە بۆیە ئامادەنین بەڕاستی لەسەرم بابەتە قسە بکەن یان هەڵوێستی تند بنوێنن. بەڵێ ئەی کاک دکتۆر سەبارەت بەوەی کە تۆ شاوڕای کە مەسەلەن ئەوە تورکیا مەسەلەن رووسیا خیانەتی لە کورد کردو یاخود باش مەسەلەن لایەنە کوردیەکان کە ئەفرین بە جێنفوزی رووسیادا دەنرێت استراتیژی رووسیان نەخوێندۆتەوە لە ڕابردوودا. ڕاستیەکەیم پێم وانییە ئیتفاقێکی زۆر ینی گەورە هەبوو بێ لە نێوان هێزەکانی پەیەدا و ئێکینەکانی پاراستنی گەل و لەگەڵ رووسایە چونکە رووسیا دامێکی ئەوتۆی هێزەکانی پاراستنی یەکینەکانی پاراستنی گەل و پەیدەی نەکردووە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەم هێزانە بەڵکوەوەی هەیە کە رووسیا شەریک بووە لەو ڕێکەوتنەی کە لە نێوان نظامی بەشارەسەد و یەکینەکانی پاراستنی گەلە هەبووە لەسەر حیمایەکردنی و ناوچەیە لە دەستی داعش. بۆیە پێم وایە ئیتفاقیەکی ئەوتۆ نەبووە و خۆشتان نەزانن هەموو ئەو ڕێکەوتنانەی کە لە ئەستانە پێشووتر کراوە رووسیا هەوڵیدا بۆ لێک نزیکردنەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە هەم لە ئەستانە و هەم لە ناوچەکانی تری رووسیا بانگهێشتی هێزەکانی پەیدەی نەکردبووە نەیویست ئەمان دەمڕاستی کوردەکانی ئەوێ بن و ئێستاش بە ئەم بابەتە سیاسیە ڕەبتێکی زۆر بەقوەتی هەیە بە ئەو کۆبوونەوەی کە پێوتێت کۆبوونەوەی سوشی کە لە کۆتایی ئەم مانگەیە لە رووسیا ئەکرێ ڕەنگە هەموو لایەنە کوردەکانی ڕۆژئاوا مقاتعی ئەم با بڵین ئیتفاقیە ئەم ڕێکەوتنامێ بکەن کە لە سوشی بڕیارە بکرێ. بۆیە هیچێک لە ئەو لەمپەرانەی کە ڕەنگە لە بەردەم رووسیا دروست بێ بۆی کە ئاسایشی نیشتیمانی سووریا پارێزراو بێ و سووریا بەرە و با بڵین دابڕان و لێکجیابوونە و لێکترازان نەبێ ئەو ئومێد بێ ئەو کۆنگرێ ئومێدە دروست بکە. بەڵام پێم وایە ئێستا مەترسی لەسەر دەرەنجامەکانی سەرکەوتنی و کۆنگرێ دروست بۆ دوای ئەوەی کە رووسیا بە خەمساردی و بە شێوەیەکی ئەخلاقیانە لەم پەیمانەی خۆی پەشیمان بووتەوە و تەسەور ناکەم سەرکەوتنی کەوتووە لەو ڕێکەوتنە بەدەست بێنێ و ئەمە یەکێکە لەو کارتانەی کە ئەتوانن هێزەکانی کورد لە ڕۆژئاوا بە هەموو هێز و تارە جیاوازەکانی ڕۆژئاوا بەکاری بێنن دژ بە ئەو هێرشاوە ئەو بۆ پەلەماردانانی کە ئێستا لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە. بەڵێ بە بۆچوونی بەرەستان تێڕوانینی رووسیا بۆ کورد لە ماوە ڕابردوودا لە سووریا تەناوەکو جەنگاوەرێک بووە بە بۆچوونیەوە بۆچی هەمیشە دوای جەنگەکان کورد ناتوانێت بەرەمی بۆ نمونە ڕۆڵێکی سەرەکیانە بۆ لە شەڕی داعش لە سووریا ناتوانن ئەمە ئیستیسمار بکەن ئەو پەیوەندی بە خودی کوردەوە یاخود پەیوەندی بە سیاسەتی وڵاتانی زرێزەوەیە. بەڵام پێم وایە پەیەدا و یەکینەکانی پاراستنی گەل و تەفدەم و هەموو ئەو با بڵین ناوە جیاوازانە و هەموو هێزە جیاوازەکانی کوردستانی ڕۆژئاواش زۆر هەوڵیان تا بە بێلایەنانە یعنی ئەوان خۆیان سەرنجی وڵاتانی نێودەوڵەتی ڕابکێشن مامەڵەیان لەگەڵا بکەن بە ئەوەی کە پێوتە دیفاکتۆ
بەڵام دیارە سەرکەوتوو نەبوون لە نەتیجەیە پارسەنگی هێز بەلای ئەمریکەکانە کەوتەوە کە ئەمریکەکان بە شێوەیەکی سەرەکی دەعم و پشتگیری و سەپۆرتی هێزەکانی ینی ئەوەی کە ناوێنرا حەسەدە لە ئەخیرە پشتگیریانە کرد و ئەوان بوون بە هێزی سەرەکی پایتەختی داعش پایتەختی یەکەمی داعش لە سووریا سپاس دەکەم کاکتۆر بۆیە ئەم باڵانسە نەتواندرا بە ئاسانی ڕابگیرێ و لە نەتیژەشە ئەوە دەرەنجامەکانێتی کە رووسیا و ئەمریکا ئەوێت هەم وزە و هەم جوگرافیای سووریا بە شێوەیەکی ژێر بەژێر دابشکەن لە نێوان خۆیانەوە سوتەمەنێکەشی دەستکەوتەکانی خەڵکی ڕۆژاوای کوردستان. بەڵێ دواتر گرم و لای بەڕست ئەگەر بچین لای کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا ببوور لە سەرەتا دەنگەکەت گرفتی تێدا بوو باست لە پرسیارەوەم کرد سەبارەت بە هۆکاری مەسەلەی جێهێشتنی رووسیا و پشتکردنە کورد لە خۆرئاوای کوردستان چییە؟ کاک دکتۆر ومێد باسی زیاتر لە هۆکاری ئابووری کرد کە پەیوەندی بە مەسەلەی غازی سروشتی لە تورکیا بۆ رووسیا و مەسەلەی دەوڵەمەندی کانتۆنی عەفرین بە مەسەلەی وزە کرد. بەڕێستان پێتان وایە زیاتر بابەتەکە ئابووری یاخود لایانی سیاسیشی هەیە؟ بەڵێ لە زمانەوە بەشێکە وەڵام بەڕاستی بەشی سەرەکی دووشتە یەکەمیان پەیوەندی بە ئەمریکا و دووەمیش پەیوەندی بە ڕژیمی سووریا ئەوەی پەیوەندی بە ئەمریکا ئەوەیە تەڕەنسیدا تورکیا بەشێکە لە ناتۆ دامێکی ناتۆ و دامێکی دووشە رووسیا بێ بە هەموو شکلێکە تورکیا نەکەڵ نزیک هاتەوە بۆ نمونە بۆ ئەوەیە ئێستاپاسیان کرد بۆ پرۆشتی بەگری ئێستواسەد لە تورکیا ئەوەش زمان بەرەکوشتنەشی گرنگە لە رووسیا لە تورکیا بڵێن شتێکی گرنگە تورکیا کەتا ئێستا هەر شتێکی بەرگری کرێ لە ئەندامانی نەکەیەوە بۆ یەکەم لە وەختێکی پێ دەکرێت بەتایبەت رووسیا کە بە گەلەرزین بزنی ناتوانێت ئەوە بەشێکی بەشی دووەمیشی پەیوەندی بە ناوخۆی سووریا بە ڕژیمی ئەسەد و لانی رووسیا لە ناوخۆی سووریا بەڕای من ئەوەیە کە رووسیا ڕێگەدان بە تورکیا بە مثل عفرین ئەو منطقەی کوردوان حتا ئاسمانی عفرین بەدەستی رووسیا بەشێکی ئەوەیە کە رووسیا بە تورکیا دەڵێت کە ئێمە کە ئەوەی کە کێشە بۆ دەوڵەتەکان سەرسوورەکان ئەمریکایە کە زۆربەی هەرە زۆر مەسکە کوردیەکان ئەو مەسکانی کە دێن کوردی ئەمریکان بەتایبەت کانتۆنی جەزیرە و کانتۆنی کۆبانی کە دەسمان کانتۆنی جەزیرە یاتی لە خۆڵاتەڵدای ڕۆژئاباد دەکرێنێ و کەساش کەسون بۆ مەسکەتری وەک پێوەستوو و ڕەقە و ئەوانە هەمووی دێنی ئەمریکا و بەشێکی پەیوەندی بە ئیدلیبەوە هەیە کە ئێستا ئەو هێزانین کە نزیکن دەستیان دەستبینین لە هەواڵەکان کە ئێستا ڕژیمی سووریا بە هاوکاری لەگەڵ رووسیا خەریکن لەم داسای بەرەکێشتنی پار دەستێت کە ئەوەش پێویستی بەشێکی لە ئیتفاقی کە رووسیا لەگەڵ تورکیا کرد. بەڵێ کاک عەبدوڵڵا سەبارەت بە ئەوەی کە وەزیری دەرەوەی رووسیاش باسی لەوە کردبوو کە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزە کوردیەکان تورکیای تووڕە کردووە تا چەندێک ئەم هاوکاریانەی ئەمریکا ینی باڵەدەستی زیاتر بەسەر ناوچەکان هۆکارێک بووە کە مەسەلەن رووسیاش مەسەلەن پشتی کورد بەربدان لە عەفرین؟ بێگومانەوە ڕۆڵی هەبووە بێگومان ئەوەی لە سووریا دا شتەی نفوذی وڵاتە گەورەکانە بەتایبەت ئەمریکا و رووسیا دەری سۆ لە رووسیا بەگشتی لە سووریا بەگشتی رووسیا یەکەم لەلای ئەوە باسێکی ئەوەیە ئەوەی لەدەست ئەمریکا ماوەتە نامەندکە کوردیەکانە و ئەو مەندەکانش کە هێزی سووریای دموکرات بەگا بڵێن بڕبڕی پشتێت بڵێن جێ نفوذی ئەمریکادا بێگومان ئەوەی کە رووسیا دەیەوێت کە بۆ ئەو تا چەند کورد شیری دەکات شتێکی نییە بەڵام رووسیا ڕێگەکاندا کورد بە یەکجێتی لە سووریا بکەوێت. رووسیا حەز دەکات ڕۆڵێکی هەبێت بەڵام نایانەوێت ئەو ڕۆڵ هەڕەشە لەسەر یەک پارتی سووریا. بەڵێ ئەی کاک عەبدوڵڵا سەبارەت بە کاردانەوەی وڵاتانی تر یاخود ئێستا
مەسەڵەن بۆچی بەریتانیاش کە وەزیری بەرگری باسی لەوە کردووە کە مافی خۆیانە تورکیا پشتگیری مەسەڵەن پاراستنی سنوورەکەی بپارێزێت و وڵاتانی تریش هۆکارەکەی چی ینی پێ وایە بە شێوەیەکی گشتی جگەر لە رووسیا وڵاتانی تری شەر تا ڕادەیەک ئەمریکا شەر لەگەڵ ئەم ئۆپەراسیۆنەدایە؟ طبعا وەک حەز پێم وایە کە ئەمریکا حەزی دێت ناگەر باس ئەمریکا بەڵام دژیشی ناوەزێت چونکە تورکیا وڵاتێکی گەورەی ناوچەکەیە و ئەمریکا مەساڵحی زۆری لەگەڵێتە بەڵام ئەوەی پێویستە بەریتانیا هەیە بریتانیا علاقەی زۆر بەهێزە لە علاقەکەیشیان نیشوی تەنانەت ئەو کاتێک ژەوەی لە یەکێتی ئەوروپا بێت ئەو کاتە یەکێک لەو لە سەرسەخت هەموو شێ پشتگیری لە وەی یەکێتی ئەوروپا تورکیا دەکرد علاقەی بریتانیا لەگەڵ تورکیا دەبێت و خۆشەکانی عوسمانەکانە ئەمریکایان تا ئێستا شەر بەهێزە و بەشێکی دەبێت ئەمە لەوە تێبگیر بکات ئەو کردانی کە لە سووریا ئێستا مناطقیان بەدەستە نزیک دەبێت و دەگەکەش لەناو تورکیا و لەلایەن اتحادی ئەوروپی و بەریتانیا ئەمریکا لەسەرێکی تیرۆریزم ناسراوە بێگومان بەشێکی زۆر لە وڵاتان بۆ شێوەیە لە مۆضوعەکە دەڕوان کە هێرشی سووریا اتحادیان یەکێکە لە پەکەکە نزیکن و پەکەکە لەکی تیرۆریستی دەبێت ئەوانە بۆی هەڵدەڵێن هەمووان بەکەکە تەکەفومی شەڕەکانی تورکیا دەکەن و پشتگیری لە تورکیا دەکەن کە دەکەن لە هەر هەڕەشێ بپارێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێز کاک عەبدوڵڵا. کاک دکتۆر ئەگەر بگرێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە مەسەلەی هەڵوێستی ئەمریکاش لەو نێوانەدا هۆکارێکە هەڵوێستێکی مەسەلەن یەکلاکەرەوەی نییە لەبارەی هێرش سەر عفرینەوە بۆ نمونە ئەمڕۆ ئاژانسیە ناوەڕۆی تورکی بڵاوی کردووە کە هۆشداری داوە بە هێزەکانی یەپەگە کە هێز نەجوڵێن لە کانتۆنی جەزیرە و کۆبانێەوە بەرەو عفرین ئەگەر ناپشتیوانی ئەمریکا لەرەز دەدەن. وەڵا بەداخەوە من جۆم لە دەنگی کاک عەبدوڵڵا نییە بە هیچ شێوەیەک حەزمەکرد جۆم لە سەرنجەکانی ئەویش وایە لەسەر ئەم بابەتە هیوادارم ئەگەر معالەجەیەکە بێ ئەوە بکرێ زۆر باشە. ڕاستەکەی حەزم کرد پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە ئاماژە بە یەک خاڵی تر بم کە زۆر یعنی پەیوەندیدارە بەم بابەتەوە ئەویش ئەوەیە کە ئەو ئەسبابانی کە لە پێشەوە باسمان کرد و هۆکارنی کە باسمان کرد ئەوانە هۆکاری ئاشکراکراون بۆ ئەم هێرشانی کە ئێستا تورکیایکا بە تایبەتیەوە کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی تورکیاوە هەیە. جا ئاسایشی نەتەوەی ئەو بابەتە ئابووریانە شەگرێتەوە کە پێشتر باسم کردووە مەسەلەی ئەمنی حدود و ئەوانش ئەگرێتەوە تەمعان. یەک مەسەلەی تری گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە ئەمنی اجتیماعی ئەو منتیقەیە یعنی ئاسایشی کۆمەڵایەتی ئەو منتیقەیە چونکە ئەو ناوچەیە بەیەکەوە دوو ناوچەند لە ڕووی ینی سنووری دەستکردیان هەیە ئەگەر نا دانیشتوانی هەردوو بەری با بڵێن وڵاتەکە لە ڕووی مەسەبیەوە تورکیا مەترسی گەورەی هەیە لەسەرەوەی کە ئیمتیدادی قەومی ئەو منتیقەیە چونکە هەمویان عەلەوی و ئەوانن مەترسێکی گەورە لەسەر ئاسایشی نیشتیمانی ناوچەکە دروستکات جگە لەوەی کە ئەکرێ مەمەڕێکی مەترسیداری ئاسایش لە ناوجەرگەی تورکیا دروستکات لە ساڵحی با بڵێن ڕۆژئاوای کوردستان و ڕەنگە هۆکارێکی تر کە ئێستا ئەوان باسی ناکەن با بڵێن پێوتێت هۆکارە ئاشکراکراوەکان ئەوەیە کە بەڕاستی تورکیا ئەزمەی داخلی زۆر گەورەی هەیە واتە ئاریشەی سیاسی گەورەی هەیە لە ڕێگەی ئەم ئۆپراسیۆنە سەربازیانەوە ئەوێت با بڵێن کەڤەری ئەو کێشانەی خۆی بکات لە ناوخۆی تورکیایە و هاوردەی ڕۆژئاوای بکە لە ڕێگەی ئەم عملیاتە سەربازیانەوە بێوێ ئەو با بڵێن نینۆک و ئەو با بڵێن هێزەی کە پێدا یان یەکینەکانی پاراستنی گەل هەیەە لە کوردستانی ڕۆژئاوا لەو ڕێگایەوە سەرکوتیان بکە و وەکو دەستکەوتێکی سەربازی سیاسی لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئایندەیە بەکاریان بێنێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە ئەمریکاشەوە هەیە ڕاستەکەی ئەمریکا و استراتیژیەتی سیاسی سەربازی ئەمریکا لەم ناوچەیە لەبەرەوەی کە ترامپ زۆر بە کاتی مامەڵە لەگەڵ با پرسە سیاسی و ئابووری و استراتیژیەکانی شیاکە
زۆر سابت نییە بۆیە لەگەڵ بەپێی ڕۆژگار و بەپێی محتەیاتی سیاسی و ئابووری ناوچەکە گۆڕانکاری بەسەرای ئەولەویاتی ئەمریکا لەم ناوچەیەوە بەتایبەتی ترامپیش دوو ئەولەویاتی زۆر گەنگن وەکو لە استراتیجەکەی با بڵێن وەزیری دەرەوەی ئەمریکا لە هەفتەی پێشوە ڕایگەیان لە سەبارەت بە سووریا ئەویژەوەیە کە یەکەم ئەوان لە سووریا مێننەوە و دووەم مەترسی داعش لەسەر سووریا هەر ماوە بۆی ئەوان نایانەوێت گروپی تری وەکو داعش دەربکەوێتەوە ئەمە استراتیژێتی ڕوونی ئەوانە و مەترسی ئێرانیش تەمانەمە سێ استراتیژی ئەوانە کە لەسەر سێ کۆڵەکەی ئیشەکەن ئێران مەترسی لەسەر ناوچەکە دروست کردووەواتە بە ئێرانی بوونی ناوچەکە هەر لە ئارایە بۆی یانوێت لە ڕێگەی لە ڕێگەی ئەو قاعدە سەربازیانی کە دروستیان کردووە ڕێگە بگرن لە پەلهاویشتنی زیاتری ئێران بۆ ناوچەکە ئەوەی کە پێوتێت هیلاری شیعی تامان تورکەکانەوەشان نەشاردوێتەوە ئەم هەنگاوەی کە ئێستا ناوێنە لە ڕووی سەربازیەوە ڕێگەگرتنە لەوەی کە کوردستانی ڕۆژئاوا بگا بە دەریای سپی ناوەڕاست بۆیە ئەم ڕێگەیان گرتووەتە بەر بۆی کە ئەوەی کە کیانێکی بەهێزی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بێ ئەمەیشەکە بێ لەو ڕێگەیانی کە ئەوان بەکاری هێنن بۆی کەم کیانە دروست نەبێت. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێکی کورت دواتر دەگەڕێن وڵاتان لەگەڵام بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزموونی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک عەبدوڵڵا گەر بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر باز لە هەندێک زانیاری دەکرا تا چەند ئەو زانیارانە ترسیان لای تورکیا دروست کردو کە باز لە مەسەلەی پەلکێشی ئەمریکاش دەکرا دوای کانتۆنی جەزیرە و کۆبانێ بۆ کانتۆنی ئەفرین. مەبەستت نفوزی ئەمریکا لە ئەفرین؟ بەڵێ خۆی ڕاستەکەی ئەوەیەکەوە زەحمەت بوو چونکە رووسیا ئامادەی هەیە لە ئەفرین. ئەگەر رووسیا ئامادەی بێگومان زۆر زەحمەتە بۆ ئەمریکا کە نفوزی ڕاستەوخۆی هەبێت لە ئەفرین. بەڵام بەناڕاستەوخۆ تەمان نفوزیان هەبووە چونکە ئەوان خەریکی بڵێن ڕاهێنان بوون بە هێزی سووریای دموکرات کە پەگە بڵێن هێزی ڕئیسیەتی و ئەو هێزانە ئەوە نییە بڵێن جێیەکی محەدەدیان نییە کە لێ بمێنێنەوە. هەر ئەو هێزانن هاتوچۆ دەکەن لە نێوان ئەفرین و کۆبانی و بڵێن کانتۆنی جەزیرە کەواتە بە شێوەیەکی ناڕاستەخۆ ئەمریکا نفوزی هەر هەیە و هەبووە لە ئەفرین بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ ئەوەی کە بتوانێت هیچ کاریگەری هەبێت لەسەر جوڵەی تورکیا بەرامبەر ئەفرین بێگومان نەیبوو.
بەڵام لە منطقەی مەمبەج کە دەکەوێتە خۆرئاوای ڕووباری فورات و ئەردۆگان هەڕەشەی کردووە کە هێرش بکەنە سەرەوەیش و حساب پلانەکە ئەوەیە کە هێرش بکرێتە سەرەوێت لەوێ ئەمریکا بوونی هەیە و بەڕای من لەوێ بە شێوەیەکی ڕسمی و بە شێوەیەکی جدی تاقی دەکرێتەوە کە ئەمریکا تا چەند جدیە لە پاراستنی هاوپەیمانەکانی لە سووریا. بەڵێ سەبارەت بە پەیوەندی رووسیا و کورد لە داهاتووی سووریا دوای ئەو پاشکشەی رووسیا لە عەفرین پێدوایە چی بەسەردەیەوە کورد هیچ کارتێکیە بەرامبەر بە رووسیا؟ کورد بڵێن کارتی ڕاستەوخۆی ئەوەی نییە بەتایبەت لە ڕووی وجودی فعلی هیچ هێزێکی رووسی لە منطقە کوردیەکان بەڵام بێگومان کورد نفوزی یان دەتوانین بڵێن کە دەسەڵاتی وەی هەیە کە بڵێن قسەی هەبێت لە داهاتووی سووریا چونکە کورد یان هێزە کوردیەکان دووەم زۆرترین ناوچەی سووریایان بەدەستە کۆنترۆڵیان کردووە لە دوای هێزەکانی ئەسەد ئەمەش مانای وایە کە لە داهاتووی سووریا بێگومان قسەیان دەوێت چونکە زیاتر لە 20 سووریا لە بەدەستی هێزە کوردیەکان. بەڵێ ئەی سەبارەت بە ئەمریکا باز لەوە دەکرێت کە ئێستا بەرامبەر بە عەفرین دوو تێڕوانینی جیاواز هەیە تا چەندێکەمەوە لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و لە نێوان وەزارەتی دەرەوەش پێ دوایە استراتیژیەتیان جیاوازە بۆ سووریا؟ خۆی ڕاستەکەیە کە ئیدارەی ترامپ ئیدارەی دۆناڵد ترامپ فەوزایەکی زۆرە لە هەموو بوارێک نەک هەر لە سووریا لە هەموو شتێک لە سیاسەتی خارجی و لە ناوەخۆش فەوزایەکی زۆر هەیە لە ئیدارەی ترامپ بەڵام پێم وایە ئەوەی دێتە سەر سووریا بەتایبەت هەردوو وەزارەتی دەرەوە و بەرگری شخصی خۆم پێم وایە کە سیاسەتیان نزیکە چونکە وەزیری دەرەوە ڕێکس تیلەرسن لەگەڵ وەزیری بەرگری جیم ماتیس علاقەی زۆر نزیکیان هەیە و دەتوانین بڵێن ئەوان قوتبێکی نزیک لە یەکن لە بەرامبەر بە قوتبەکانی تری ناو ئیدارەی ترامپ بۆیە پێم وایە لە داهاتووی سووریا ڕوانینیان لێک نزیکە و پێشم وایە کە بڵێن سیاسەتی ئەمریکا لە سووریا زیاتر جێگیر دەبێت لە چاو شوێنەکانی تر چونکە ئەوەی کە گەورەترین زۆرترین قسەی هەیە لە داهاتووی بەڵام ڕۆڵی ئەمریکا لە سووریا وەزارەتی خارجی و وەزارەتی بەرگرین کە دەتوانین بڵێن سیاسەتیان تۆزێک واقعیتر و باشتر لە چاو دۆناڵد ترامپ خۆی. بەڵێ ئەی هۆکاری چیە کە مەسەلەن پێشتر ئەمریکا تەنها لە دوو کانتۆن جێگیر بووە وە لە بەرامبەردا رووسیا مەسەلەن کانتۆنی ئەفرین لەوێبوونی هەبووە جۆرێک لە ڕێکەوتن هەبووە لە نێوان ئەو دووڵاتە بۆ دابەشکردنی ناوچە کوردیەکان؟ ڕاستیەکەی ئەوەیە کە هەرچەندە هیچی ڕسمی نییە کە ئیتفاقیان هەبووە بەڵام پێم وایە ئیتفاقێکی ئەو تۆ نەبووە چونکە ئەوەی لە سووریا ڕوویدا لە سەرەتاوە بڵێن هیچی ئەوە نەبوو کە پلانی بۆ دانراوێ هەمووی بڵێن عشوائي ڕوویدا و ئەو مۆزوعی منطقە کوردیەکانیش پێم وایە بە هەمان شێوەیە هەرچەندە قسەکەی ئەمریکا قسەکە ئەوەیە ئەوەی ئاگدارم کە ئەمریکا قسەکەی لەگەڵ یان ئیتفاق و قسەی لەگەڵ تورکیا ئەوە بووە کە تەنها بڵێن لای ڕۆژهەڵاتی ڕووباری فورات ڕۆڵی دەبێت لای ڕۆژ ئاوای ڕۆڵی نابێت چونکە بێگومان لەوەی لەو جوڵەی ئەمریکا لە سووریا تورکیا ئاگدارە بەتایبەت چونکە تورکیا بڵێن ئەنجەرلیک کە لە تورکیا بەکاردێنێ بۆ هێرشکردنە سەر ڕێکخراوی داعش لە سووریا بێگومان تورکیا ئاگاداری دووڵەی ئەمریکا بووە ئەوەی هەشەکە ئەوەیە کە هەر ئەمریکا لە ئەوەل و ڕێکەوتنەکەوا بووە کە تەنها لە لای ڕۆژهەڵاتی ڕۆباری فورات بوونی هەبێت. بەڵێ سەبارەت بە ئایندەی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان ئێستا مەترسیە هاوشێوەی رووسیا لە ئایندەدا ئەمریکاش پشتی کورد بەربدات بەڕێستان پێشبینیەوە دەکەن یعنی هەمان سیناریۆ بۆ ئەمریکاش دووبارە بکە ئەمریکاش دووبارە کەتەوە بەرامبەر بە کورد لەو ناوچانەی کە لە کانتۆنی جەزیرە و کۆبانێ ئەمریکا باز لەوەکە کە 3000 هێزی سەربازی تێدا جێگیرە؟ خۆی دووسێ شتێ من دەمێ باسی بکەم ئەوەیە کە ئەو پشتبەردانی نێودەوڵەتیانە بەرامبەر کورد خەتایەکەی تەنها ئەو هێزە نێودەوڵەتیانە نییە دەبێ باسی ڕۆڵی هۆکاری کوردیش بکەین پێم وایە بێگومان ئەگەر ئەمریکا ناچار بێ کە لە نێوان کورد و تورکیا هەڵبژێرێ لە کۆتاییدا تورکیا هەڵدەبژێرێت چونکە تورکیا هێزێکی زۆر گرنگتر و بەهێزترە لە چاو کورد بەڵام دەبێت چەند شتێکی کەشەیە باسی بکەین هەم لە عێراق و 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 هەم لە عێ
شتەکان بۆ شێوەیە لێ هات تاکەرە چی دەیە عەبدوڵڵا؟ بەڵێ بڵێن لە عێراق بۆ نمونە هەموو هێزە نێودەوڵەتیەکان زۆر بە ئاشکرا دژیەوە بوو کە کورد ڕفراندۆم بکە، بەڵام کورد لە جێەوە وەستایەوە. بێگومان کورد هێزێکی ئەوتۆنیە کە بتوانێت بەبێ هێزی نێودەوڵەتی هیچ هەنگاوێک بهاوێژێ، بەڵام لە بەرامبەر ئەوەی ئیهمال کرد و ڕفراندۆمەکەیان کرد کە ئەوە کە ئاشکرا بوو کە بێگومان ئەمریکا پشتی عەبادی گرت، چونکە ئەگەر پشتی عەبادی نەگرتە بێگومان عەبادی زیاتر دەچوو بەلای ئێران کە ئەوەش دژی سیاسەتی ئەمریکایە. لە سووریاش بە هەمان شێوە بۆ نمونە یەکپەگەیان پێدە کە مەنتیقە کوردیەکانی لەدەستە زیاتر و زیاتر بەرەو دیکتاتۆریەت دەچن و ڕێگە نادەن بە هێزە کوردیەکانی کە یان هێزەکانی کە دوڵیان هەبێت لەو ناوچەیە. جگە لەوە ئەمریکا زۆر هەوڵیدا کە یەکپەگات ئەوەندەی بکرێت خۆی بە دوور بگرێت لە پەکەکە، بەڵام لەوەش هەر دژی ئەمریکا وەستانەوە کە بێگومان ئاشکرایە کە تورکیا بە هیچ شێوەیەک ڕێگە بەوە نادا. بۆیە بەشێکی ئەوە هەمووی نەبێت، بەڵام ئەو بەشێکێتی کە خەتایەکەی کوردە خەتە ئەوەی دەکەوێتە سەر پرسیارەکەی تۆ کە ئەمریکا تا چەند پشتی کورد بەردەدا لە سووریا. بەڕاستی زەحمەتە نازانرێت، چونکە کورد هێزێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەمریکا لە داهاتووی سووریا، بەڵام ئایا تا چەند پشتیان نازانم. بەڵێ سوپاس دەکەین. کاک دکتۆر مێدەگە بگەڕین و لای بەرزت هەرچەبارەت بە ئەمریکا و مامەڵەی لەگەڵ ئایندەی کورد لە سووریا ئێستا لەو ناوچانەی کە ئەمریکا بوونی هەیە، پێتان وایە لە ئایندەدا مەسەلەن دوای کۆتایهاتنی شەڕی تەواوەتی داعش کورد فەرامۆش بکرێ، وەکو چۆن ئێستا بەشێک لە سەرکردە کوردەکان لە باشووری کوردستان باز دەکەن دوای جەنگی داعش ئەمریکا کوردی پەراوێز خستووە؟ بەڵێ بە تێڕوانینی من ئەو استراتیژە دوورمەودایی کە ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان دایناوە زەحمەتە ئەم دەرەنجامانی لێ بکوێتەوە کە باسەکرێت، لەبەرەوەی یەکەم کۆمەڵێک سەربازگەی گەورەی مەشق و ڕایەنان و هەروەها بنکەی تەنانەت فڕۆکەوانیشی لە ڕۆژئاوای کوردستان داناوە و کە ژمارەیان زیاتر لە 10 بنکەیە. ئەمە یەک دوو لەم ناوچەیە بۆ ڕێگەگرتن لەوەی کە نفوزی ئێران لەوە گەورەتر نەبێ تاکە با بڵین ناوچە یان بازنەی پچڕاندنی ئەو حەڵقەیە بریتە لە ڕۆژئاوای کوردستان کە ئێران لە سووریا و لە عێراق ئەترازێنێ و لە خەونی تەواوکردنی هیلالی شیعیش دای ئەبڕێ. پێم وایە ئەم با بڵێن هەدەفە گەورەی ئامانجە گەورەیە یەکێکە لەو لەمپەرانی کە نایڵێ ئەمریکا بە ئاسانی دەستبەرداریە و دەستکەوتانە بێکە لە کوردستانی عێراقیشەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا باسی لەوە کە ڕەنگە لە ئایندەدا لە نێوان کورد و تورکیا هەردووجار ئەمریکا تورکیا هەڵبژێرێت لەبەرەوەی کە بەرژەوەندی زیاتری لەگەڵ هەیە. بەڵێ ئەوە ڕاستە، بەڵام پێم وانییە یعنی تورکیاش بەرژەوەندی لەگەڵ ئەمریکایە نەبێ و تورکیاش بەرژەوەندی لەگەڵ ئەمریکایە پشتکردنە ئەمریکاش بۆ تورکیا ئاسان نییە، چونکە بەڕاستی تورکیاش مەساڵحی بەرژەوەندی گەورەی لەگەڵ ئەمریکایە هەیە و تورکیا تەنها بەعین ناتوانێت خۆی بۆ لایەنێک یان بۆ یعنی با بڵین تیارێکی گەورەی وەکو ڕووسیا یەکلایی کاتەوە و پشت بکاتە ئەمریکا. پێم وایە ئەمە کارێکی قورسە ئەگەر تورکیا ئەنجامی با، بۆیە پێم وانییە تورکیا ئەم خەونەی هەبێ و ئەمریکاش بەڕاستی خۆی ناخاتە ینی نێوان ئەم دوو بژاردەیەوە کە هەردووچیان تاڵن. پێم وایە بە ینی ئەو باڵانسە ئەتوانێت ڕابگرێت کە بە شێوێک لە شێوەکان پشتگیری کوردستانی ڕۆژئاواش بکەوە هەروە لەگەڵ سیاستەکانی تورکیاشە مراجعەی خۆی بکاتەوە ئەگەر لە نقطەیەکە واقعی نەبوو بێ. بۆیە پێم وایە ینی ئەمە بە دوور ئەزانم کە ینی لەم فترەیە ڕووبات هەرچەندە تورکیا هەنگاوی عملی ئەنیە بۆەوەی کە لە ئایندەیە هێرشی سەربازی و ئۆپراسیۆنی سەربازی بکاتە، ینی ئەوەی ئەمڕۆ جۆمان لێبوو لە وەزیری دەرەوەی تورکیا دوایەوەی کە سەردانی عێراقی کردبوو لەگەڵ عێراق ڕێکەوتون کە پەلەماری شنگال و چیاکانی شنگال بدەن و ئەو منتیقەیە پاک بکەنەوە لە پەکەکە و ئۆردوگان و سیاسەتی با بڵین مەجلیسی ئەمنی قەومی تورکی باسی ئەویان کرد کە ئۆپراسیۆنەکانی پاکردنەوەی ڕۆژئاوا بە تەنها بە عەفرینەوە ناوەستێ بەڵکو ئەگەینەوە سنوورەکانی عێراقیش. یعنی ئەمەش دەلالەتی ئەوەیە کە
ئەمان بەردەوام بن لە ئۆپراسیۆنی سەربازی تاوەکو بتوانن ئاسایشی سنووری تورکیا بە تەواتی بپارێزن. پێم وایە ئەمە من تەسەوڕ ناکەم ڕووبات چونکە ئەم ئۆپراسیۆنە سەرکەوتوبی ئەگەر دەوڵەتی تر هاوکاری نێوە تایبەتی عێراق وە لە لایەکی تریشەوە ئێران. بەڵێ سوپاس دەکەم. کاک عەبدوڵڵا گەر بگەڕێمەوە لای بەڕێز ڕەنگە ئێستا لە خۆراوی کوردستان کورد لە تورکیا مەسەرەن لە رووسیا نیگەرانن و لەمە دوای زیاتر پشت بە سیاسەتی ئەمریکا بەست. بەڵام لە باشووری کوردستان دوای ئەنجامدانی ڕفراندۆم بۆ بەشێکی لەسەرکردە باڵەکانی هێز دەسەڵاتەکان باسییان لەوە کێمە دەکرێت پەیوەندەکانمان لە بری ئەمریکا لەگە رووسیا پتە بکەین. مەبەستمێ هەم بۆ کورد لە باشوور هەم لە ڕۆژئاوا چی بکات لە نێوان سیاسەتی ئەمریکا و رووسیادا بۆی ئایندەی خۆی بپارێزێت؟ خۆی بەڕای من تەبعاً لەگەڵ لەما بینی رووسیا و ئەمریکا بێ بێگومان کورد دەبێ ئەمریکا هەڵبژێرێ بەرچەند هۆکارێک یەکەمیان ئەوەیە ئەمریکا هەرچەند خراپ بێ ناواقعی بێ ئەوە ڕوونترە لە بڵێن علاقاتی لەگەڵ کورد. دووەمیش لەبەرەوەی کە ئەمریکا کێشەی زۆری لەگەڵ ئێران هەیە کە ئەوەش کورد دەتوانێت بە شێوەیەک لە شێوەکان لە قازانجی خۆی بەکاری بکەن. بەڵام کورد لەگەڵ هەرچی هاوپەیمانی بکات نابێت تەوقوعی یان چاو من پێشبینی ئەوە بکە کە ئەو وڵاتانە کورد هەر شتێکی بووە بڵێن ڕازی بن بەتەبەت کە ئەگەر کورد بە داوای سەر بەخۆی بێگومان نە ئەمریکا و نە رووسیا و نە هیچ وڵاتێک ڕازی وڵاتە بڵێنزل هێزەکان هەمویان لەگەڵ ئەوە کە سنووری بڵێن سنووری جوگرافی ئەو وڵاتانەی وڵاتی ناوەڕاز وەک خۆی ببینێت. بەڵێ سەبارەت بە ناو خۆی کورد ناوماڵی کورد لە ڕۆژئاوا لە مەسەرەن لە باشوور تا چەند کاریگەری هەیە لەسەر تێڕوانی سیاسەتی وڵاتانیش بۆ ئەو دوو پارچێ؟ بێگومان کاریگەری دەبێت. بۆ نمونە لە بڵێن هەرێمی کوردستان لە عێراق هەر ڕێفراندۆ نەبوو کە کاریگەری لەسەر ڕوانی ئەمریکا بۆ سەر هەرێمی کوردستان ئەوەی کە بڵێن سەرۆکی هەرێم بە شێوەیەکی ناشەرعی چەند ساڵ لە پۆستی خۆی ئەوەش کاریگەری زۆری هەبوو چونکە بڵێن نەمانەوێ بڵێن think تانکەکە یان ناوەندەکانی لە بڵێن لە ئەمریکا کاریگەریان زۆریان هەیە لەسەر سیاسەتی خارجی ئەمریکا بەتایبەت لە خۆر هەڵاتی ناوەڕاست و ئەو think تانکانە بەشێکی زۆری لێکۆڵەرەکان خەریک بوون بە شێوەیەکی زیاتر ڕخنەیان لە هەرێمی کوردستان دەکرد بەتایبەت کە هیوایەکە بوو کە هەرێمی کوردستان بێتە هەرێمێکی دیموکراسی و نمونەیەک لە خۆر هەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەو شتەکان چونکە بۆ شێوەیە سیاسەتی ئەمریکاش بەرامبەر بە کورد زیاتر و زیاتر دەخراند. بەڵێ کاک عەبدوڵڵا زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک سەبارەت بە ئایندەی کورد لە سووریا دوای مەسەلە هێرشی سەر عیفرین پێدان وایە ئەو فیدراڵێتی کە دروست بووە قورسە کورد بیپارێزێت لە ئایندەدا لە سووریا زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. پێم وایە فدراڵی هەرێمی ڕۆژاوا لە سووریا دەمێنێ بەڵام مەساحەکەی کەم دەبێتەوە. پێم وایە ئەوەی تورکیا دێ منطقەی منبەج بگرێ و لەوانەشە بۆیە کۆبانی و جەزیرە بەتایبەت ناوچەیەک لەو نێوان هەیە کە ناوچەیەکی عەرەبی بێ بکرێت بەڵام دەمێت ڕۆژاوا. بەڵێ سوپاس دەکەم. کاک تۆرنی خولەکیش بۆ بەڕێز سەبارەت بە ئایندەی کورد لە سووریا لە نێوان ململەنەکان بە کورتی بێ سوپاس دەکەین. بەڵێ من تەسەورەکەم ئەگەر تورکیا لەم ئۆپراسیۆنەشە لە ڕووی سەربازیەوە لە هەندێک ناوچە بە تایبەتی ئەو ئامانجی نزیک مەودای بریتە لە تەلڕەفعەد و بریتە لە منبەج ئەگەر ینی سەرکەوتنێکی وەقتیش بەدەست بێنێ بەڵام ناتوانێت کیانی کوردی لەم ناوچەیە بە تەواوەتی کۆتایی پێبێنێ چونکە دانیشتوانی ئەفرین و کانتۆنەکەی جیاوازن لە ئیدلیب و لە جەرابلوس بۆیە تورکیا ناتوانێت لە ڕووی ئیداری و خزمەتگوزاریشەوە بەردەوام بێت و ئەو یەک کارتی تر هەیە بەدەست کوردەوە کە ئەکرێت مەسەن زۆر باش بەکار بێندرێ ئەویش ئەوەیە کە ئەو هێزانی کە ئێستا تورکیا دەحمیانەکە بە فعلی جیاوازیکی ئەو تۆیان نییە لەگەڵ داعشا بە تایبەتی ئەوەی کە ناوی بەری نووسرەیە و لە ناوی جێشی سوپای ئازادە ئەمانە لە ڕووی یعنی پێکاتە و لە ڕووی عەقیدەشەوە جیاوازیکی ئەو تویان لەگەڵ داعشا نییە بۆیە ئەکرێت کورد زیاتر ئەم بابەتە گەورە بکە وەکو کارتێکی فشار لە دەوڵەتیا بەکاری بێت. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئومێد ڕەفیق سەرۆکی سەنتەری لێکۆڵینەوەی ئایندەی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو هەروە بەڕێز عەبدوڵڵا حەوێس ڕۆژنامەنووس لە دیسکی خۆرهەڵاتی ناوەڕاستی سایتی BBC کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.